پێشەکی بە خێربێن سەرچاو بەڵێ ئێمە دەیان جارە خۆ پێشاندانەکەین لە پێشداری کارەبای خۆمان لە کەرکووک لە وزارە کردومانە لە بەغا لە عامە کردومانە لە مووسڵ کە مەنتیقە شیمالیەیە ئێمە داواکاریمان ئەوەیە کە ئێمە کراوین بە دایم کە لە عەقدەوە کراوین بە هەمیشەیی بۆچی وەزارەی مالیە لە پشتی ئەم بابەتەوە ئێمە زوڵم لە ئێمەکا کە ئێمە ناکا بە دایم ئێمە ناکا بە تەزبیت ئێمە عقد بووین لە 2022 کراوین عقدەکەمان تەواو بوو کە لە 2023 بێ بکرین بە دایمی بەڵام وەزارەتی مالیە جارێک بە بیانووی ئەوەی سەقەتت سەهوەن بە ئەم مۆزەفانەی نەکردووە بە تەزبیت بەدایم جارێک بە حجەی ئەوەی کە مالیە توژی عجز دێ ئێمە لە هەموو عێراقا 1993 کارمەندین لە کەرکووکە 353 کارمەندی قوڕا مەقایسی خێنەوەی پێوەری مەقایسەکانین بەڵام بەداخەوە بۆ بەڕێز تەیف سامی کە ئەم زوڵمە لە ئێماکە ئێمە وەک فەرمانبەرانی گرێبەستی پێوەرخێنەرەوەی ماڵان بۆ دووەم جار ئێمە گردبوونەوەی ناڕەزایی ئەنجامە دەین بەسای ئەوەی چەند ساڵێک ئێمە وعدی تعینکردن لەسەر میلاکی هەمیشەیمان پێدرا بەڵام هیچ کارێکمان بۆ ئەنجام نەدرا هەتا ئێستا هیچ ئجراتێک وەرنەگیراوە چەند جارێک ئیزافەکراین بۆ بودجەی عێراق لە خوتەی بودجەی عێراق زیادکراین بەڵام وەزیری دارایی تەیف سامی بۆ دووەم جارە ناومان ئەسرەتەوە خوتەکان هەمووینەکانی هەموو خەتەواتەکانی موازنەتە تەنفیزەکەن بەڵام بەس ئێمە کە وەک پێوەرخێنەرەوەی ماڵان ئەسرێتەوە بە حەجی ئەوەی چیە وەڵڵاهی بیانویان هەیە لەسەرەوەی کە ئێمە عەلەساس زەختێکی زۆرەکەی لەسەر بودجەی دارایی عێراقە بەڵام ئێمە ڕاتبەکانمان و ئەو پارانەی کە وەرێگرێوەکو موچە لەسەر داهاتی ناوخۆی وەزارەتی کارەبا هیچ زەختێکی نییە لەسەر بودجەی عێراق